دانوستانەکانی پارتی و یەکێتی بۆ پێکهێنانی حکوومەت دەست پێ دەکاتەوە، یەکێتی گۆڕانکاری لە داواکاریەکانی دەکات. پارتی بە زمانی سەردەمی ڕیفراندۆم جارێکی دیکە هەڕەشە لە بەغدا دەکات، لەسەر گرێبەستەکانیش عێراق سکاڵا لەسەر هەرێم تۆمار دەکات. بۆ یەکەم جار ئەردۆغان پەیامێکی هەرێنی لەبارەی پرۆسەی ئاشتیەوە بڵاو کردەوە و ستایشی ڕۆڵی دەم پارتی دەکات. وتەبێژی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕایگەیاند لەگەڵ پارتی لە قۆناغی کۆتایی گفتوگۆی، بەڵام نەگەیشتوونەتە ئەوەی پێکهێنانی حکوومەت ڕابگەێنێ. سعدی ئەحمەد پیرە وتەبێژی یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەولێر بە ڕۆژنامەنووسانی ڕاگەیاند ئەمڕۆ کۆبوونەوەی مەکتەبی سیاسی هەبوو پێشنیازمان کرد هەرچی زووە حکوومەت پێک بێت، چونکە بۆ پارچەکانی دیکە و عێراقیش باشە. باوتەی سعدی پیرە ڕەنگە لە داهاتوویەکە نزیک کۆبوونەوەی هاوبەشی یەکێتی و پارتی بەڕێوە بچێت و داواکاری نوێش پێشکەش بکەن، وەک ئەوەی چەند ڕۆژێک لەمەوبەر قوبات تاڵەبانی ڕایگەیاند. ئەگەرچی تاوەکو ئێستا بە فەرمی گۆڕانکاریەکان نازانراون چی دەبن، بەڵام میدیای پارتی لەم بارەیەوە ڕایگەیاندووە یەکێتی لە داواکاریە نوێیەکانیدا دەستبەرداری داواکردنی پۆستی سەرۆکی هەرێم دەبێت و داوای چەند وەزارەتێکی زیاتر لە پارتی دەکات. شاخەوان عەبدوڵڵا جێگیری سەرۆکی پەرلەمانی عێراق ڕایگەیاند کورد لەگەڵ بەغدا گەیشتووەتە دواخاڵ، بەغدا بەردەوام بێت لە دروستکردنی کێشە بۆ موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان، کاردانەوەی ئێمە بەدڵیەوان نابێت. وتیشی ئەمەی بەغدا دەیکات تاوانە و چیتر ئێمەش تەحامولی ناکەین، بەتایبەت جەنابی سەرۆک زۆر جددیە و کاردانەوەی دەبێت. ئەو هەڕەشانەی شاخەوان عەبدوڵڵا لە کاتێکدایە سەرۆکی پارێزگاکانی ئاک پارتی لە ئەنقەرە ئاماژەی بە پرۆسەی ئاشتی کرد و وتی لێکۆشانمان بۆ دۆزینەوەی چارەسەر بۆ کێشە بەردەوامەکەی تورکیا بە ئیرادە بەردەوامە. ئەردۆغان